freedom of speech sham indictment by crooked Joe Biden. 3 ساڵ لەمەوبەر بوو کە دۆناڵد ترامپ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکای بە جۆ بایدن دۆڕاند، بەڵام هەر ئەو کات ئاشکرای کرد کە کۆڵ نادات و جارێکی دیکە خۆی کاندید دەکاتەوە. تازەترین ڕاپرسیش ئاشکرای دەکات چانسی ترامپ لە پێشترە بۆ سەرۆکایەتی ئەمریکا وەک لە بایدن. ڕۆژنامەی واشنتۆن پۆست و کەناڵی ABC ئەمریکی ڕاپرسێکی هاوبەشیان لەبارەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی 2024 ئەمریکا ئەنجام داوە. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بەدەخاڵ پێش جۆی بایدنی سەرۆکی ئێستا کەوتووە. بە گوێرەی ڕاپرسیەکە دەرکەوتووە لە 5 لایەنگری دیموکراتیەکان سیانیان بە باشی دەزانن کاندیدێکی دیکە شوێنی سەرۆکی ئێستا بگرێتەوە. لە بەرامبەریشدا ڕاوێژکارێکی بایدن ئاشکرای دەکا کە سەرۆکی ئێستا بەهێزترین کاندیدی دیموکراتیەکانە بۆ هەڵبژاردنی 2024. هەرچی پەیوەست بە دۆناڵد ترامپیشە بە گوێرەی ڕاپرسیەکە لەسەر ئاستی نیشتیمانی خاوەن پێگەیەکی بەهێزە، هەرچەندە ڕوبەڕووی چەندین تۆمەتی تاوانکاری کراوەتەوە. بە شێوەیەک ترامپ توانیوێتی پشتگیری لە سەدا 54 کۆماریەکان بەدەست بهێنێت، بایدنیش تەنها لە سەدا 42 دەنگی دیموکراتیەکانی بەدەستهێناوە. بەشداربووانی ڕاپرسیەکە ترس و نیگەرانی خۆیان لە دووبارە هەڵبژاردنەوەی جۆ بایدن نەشاردووەتەوە، بەتایبەت ئەوەی پەیوەستە بە ستافەکەی و تەمەنی لەگەڵ ئەو سیاسەتەی لەگەڵ کۆچبەران پەیڕەوی دەکات. لە سەدا 44 بەشداربووان دەڵێن دوای هاتنی جۆ بایدن دۆخی وڵات بەرەو خراپی ڕۆشتووە، هەروەها تەنها لە سەدا 30 لە سیاسەتی ئابووری سەرۆک رازین. تەنها لە سەدا 37 دەنگدەران لە ئەدای گشتی سەرۆکی ئێستا رازین و لە سەدا 56 رازینین. لەبارەی سیاسەتی کۆچ و زیادبوونی هاتنی کۆچبەران لە سەدا 23 بەشداربووان پشتگیری لە سیاسەتی بایدن دەکەن، هەروەها لە سەدا 45 بەتوندی دژی دەوەستنەوە. لە کۆتاییشدا لە سەدا 74 بەشداربووان پێیان وایە توانای عاقلی و تەمەنی جۆ بایدن بۆ ئەوە نابێت جارێکی دیکە سەرۆکایەتی ئەمریکا بگرێتەوە ئەستۆ. ئەنجامدانی ئەو ڕاپرسیە لە کاتێکدایە هێشتا کاندیدبوونی دۆناڵد ترامپ بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی یەکلایی نەبووتەوە بەهۆی ئەو تۆمەتە جیاوازانەی کە لەلایەن دەسەڵاتی دادبۆری وڵاتەکەەوە ئاراستەی کراوە.